لە ناوەڕاستی چلەی زستانداین و شەپۆلی سەرما هەرێمی کوردستانی گرتووەتەوە. پلەکانی گەرماش نزیک لە 0 سیلیزیە، بەڵام تا ئێستا زۆرینەی هاوڵاتیان نەوتی سپیان وەرنەگرتووە. بە پێچەوانەی خەمساردی حکوومەتەوە ڕێکخراوە خێرخوازیەکان بەردەوامن لە هاوکاریکردن و گەرمکردنەوەی ماڵە هەژار و کەم دەرامەتەکان. لەم نێوەندەشدا ڕێکخراوی هاواری خێرخوازی لە ناحیەی باوەنووری سەربەقەزای کەلار بڕێکی زۆر هاوکاری بەسەر زیاتر لە 100 خێزانی هەژار و کەم دەرامەتی ناحیەکە دابەش کرد کە پێک هاتەبوون لە دابینکردنی نەوتی سپی و جلوبەرگ و پێڵاو. ئێمە وەکو ڕێکخراوی هاواری خێرخوازی ئەمڕۆ ڕێکەوتی 26/1/2022 هاتین لە ناحیەی باوەنوور قەزای کەلار بەسەر خێزانی ناڵانی بێباوک و فەقیر و هەژارانە نەوتمان هێنا لەگەڵ جل و کەل و پەلمان هێنا بۆ ئەوەی دابەشکین بەسەر ئەو خێزانە فەقیر و هەژارانەیە بۆ 100 عائیلە ئەمڕۆ سودمەت ئەبن لەو هاوکاریانەی کە خەڵکی خێرخواز هاوکاری ڕێکخراوی هاواری کردووە. ئەمڕۆ ئێمە وەکو بەڕێوەبەرایەتی ناحیە لەلایەن ڕێکخراوی هاواری خێرخوازی و خێرخوازانەوە کۆمەڵێک سوتەمەنی و جلوبەرێک دابین کراوە بۆ خەڵکی فەقیر و هەژاری سنووری ناحیەکەمان. ئێمە زۆر سپاسیانەکەین. بەشێک لەو خێر و هاوکاریکەوە ئەمڕۆ دابەشەکرێ لەلایەن ڕێکخراوی هاواری خێرخوازیەوەیە. بەشەکەی تریشی کە نزیکەی 100 جلیکان نەوتە لەلایەن بەنزیرخانەی دیاری لە قولەبەرزەوە دابین کراوەوە کە لە ڕێگەی بەڕێوەبەرایەتی ناحیەوە دابەشی بکەین بەسەر فەقیر و هەژارانی سنووری ناحیەکە. وەکو مەڵبەندی شەشی کۆمەڵی دادگەری لە گەرمیان زۆر سوپاسی ڕێکخراوی هاواری خێرخوازیەکەین کە ئەمە چەند جارێکە دێنە دەم داواکارەکانمان وەکو دەڤەری گەرمیان بە کۆمەڵێک نەوت و بۆ 100 ماڵ هەر ماڵی 2 جلیکان نەوت و کۆمەڵێک جلوبەرگی زۆر چاک بۆ منداڵەکان لە دەڤەری گەرمیان لە بانوور دەچمان پێکەوە ئینشاڵڵا کەلار و ڕزگاری و کفری و ئەو شوێنەتر لە بەرنامان هەیە لەگەڵ ڕێکخراوەکان قسە بکەین بتوانین ئەم پێویستیانەی کە ئێستا وەرزی سەرما و زستان و سۆڵەیە پێویستیان بە نەوتە بە سوتەمەنیە داواکارین هەم حکوومەت هەم ڕێکخراوە خێرخوازەکان چاو بکەن لەم ڕێکخراوانە هاوکاری ئەم دەڤەرانە بکەن بۆ ئەوەی خەڵک لەم زستانە بتوانن بە ئاسوودەی لەگەڵ ماڵ و منداڵیان بژێن. سودمەندبووانی هاوکاریەکانیش پاش دەستخۆشی و دوعای خێر بۆ خێرخوازان داواکارن خێرخوازان هاوکاریەکانیان زیاتر بکەن و کەمێک باری سەرشانی هەژاران سوک بکەن. یاخواوە خێر بێن وە سەر چاو یا ڕەبی هەر نمونەتان زۆرێ یا ڕەبی دەستان خۆشێ چون بازەیتانەوە فەقیراتێتەوە خوا هەر بەتانداتێ ئەوەنەی ئەوە ئەیوەخشن خوا ئەوەنێتە لە بڕچێنەوە ملتارە. زۆر مەمنونتانین بۆ ئەم خەیرە هاوردتانە بۆ ئەم خەڵکە ژیانتانە سۆ بۆ ئەم خەڵکە بەشداریتان کردووە ئەم خەڵکە کەوتە بیریەوە یەوەی لەبیری ئەو خوانەچن زۆر مەمنونتانە. داواکەم لە ئەو کەسانە ئەم ڕێکخراوانە ئەم خەیریانە هەناردگە زۆر مەمنونیانم چاوەڕێ ئەوانەیشە ئاکەین یارمەتیان بن زیاتری بکەن و کەمتریشی نەکەنەوە. خی گەورە یارمەتیتاندا پشتیوانی خوا و پیاغەمبەر لە دنیا و لە قیامەت لە یارمەتیتاندا خی گەورە چاوتان و فەقیر و هەژارەوە یارمەتی هەموو فەقیرەوە هەموو کەسێک بدەن خوا نمونەتان زۆریە و لە دنیا و لە قیامەت سەربەرزون و خی گەورە یارمەتی هەموو ئیسلامیە بدا پێشەکی هێوە خی گەورە لێوەیتانکان لە دنیا و لە قیامەت نمونەتان زۆر بێ هەموو بۆ هەموو فەقیرە بۆ هەموو ئینسانێ بۆ هەموو مسلمانێ گشتی. گەیاندنی هاوکاریەکان هەرچەندە بڕێکی کەمیش بێت دەتوانێت دڵخۆشیەک بێت بۆ کەسانی کەم دەرامەت. بۆیە لەم کاتەدا کە حکوومەت خەڵکەکەی خۆی پشتگوێ خستووە و ئاگای لە حاڵ و گوزەرانیان نییە و هاوڵاتیانیش پێویستیەکی زۆریان بە نەوت و ئامێرە گەرمکەرەوەکان هەیە لە هەموو کاتێک زیاتر پێویستە خێرخوازان دەستی هاوکاریان بۆ چینی هەژار و کەم دەرامەت درێژ بکەن. هاوەر محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، ناحیەی باوەنوور.